هزرنەکە رێکا پێغەمبەری سانسەر بن یا ڕایخستی بۆ بگولا وەختێ پێغەمبەر چۆی سلاڤت خودێ لەسەر بن بنەماڵا خۆ عەشیرەتا خۆ کەس و کارێت خۆ کۆم کرین ئۆ گوتیە ئەم ئەزێ هاتیم هەوا هەشیار کەم نێزیکترین کەسێ بۆوی کۆ ئەبوو لەهەب بوویە مامێوی بوویە گوتێ تەبەن لەکە ئەلێ هادا جەمعتەنا قەدەڵ تە بکەون تە بۆ وێ ئەم کۆم کرینە لەوەت بیتن گەلێک هەبن بێژنەمەژێ قەدەڵ هەوە بکەون ئەوە چی هەوە خۆ پێوە مژیل کری تو هاتیە ئەمریکا ئەشنیکا مینیە پیدات و دینداری فلانە بە هەرە بخۆ شۆڵێکی بکە هەرە بخۆ تو ژێشتێ خەلکی خۆ تەکوین کە چێ بی گەلە تشتێ وسا بێژنەمە چێت بیتن ئاخفتنێ زڤرترشی بێژنەمە بەس هەر دیماهیکێ دێ تەبەت یەدا یا ئەبوو لەهەبی بیتن نەیا پێغەمبەری سانسەر بن چون گل دەف خودێ ئەوە پێغەمبەری یا درستە نەیا ئەبوو لەهەبی